الو کاک عەلی چۆنی؟ زۆر سپاس. کاک عەلی ئەرە لۆ پارتی ئەوەی لێ مەمنوع کردی قسەی بکەی لێدوانت نییە؟ تاپەڕە گووی بخۆ. کورە عەیبە عەیب شەرم لە خۆت ناکەی بەسەرکردایەتی پارتی لۆی دەکەینەوە برادرە هاوڕێیان لۆی دەکەینەوە ڕاوەستن لێی ناگەڕێنەوە هابستە سەرێتن جوێن دەدە جوێن کورە شەرم لە خۆت بکە شەرم تەمەنێت قیادەت لە لیژنەی پەیوەندیەکانی پارتی ئەو جوێنە من پێم دەکرێت ببڕم بەس نامەیە بڕم دەمێ بە پارتی بە مەسعود بارزانی بژێم ئەوەنەوەی بارزانیە ئەوە هەڵگری ڕێبازی بارزانانی دەزانم بە خۆت پێی دەڵێ سەگە کە تاوانە بوونەوەرەشی وەک عەلی ئەونی بە سەگ بشپێندرێ با بە سەگ دەزانین چ بوونەوەرەشی مەزن و بە وەفا و بە کەڵکە لە مرۆڤایەتی ئەو عەلی ئەونی ڤایرۆسە چاوەکەم ئەوە دەزانم مەسعود بارزانی بە خۆت گوت هەموو خەتای وێ مەحموود سەنگاوی جوونم پێدەدا خەتای ئەو سەیە هەر بە خۆی بە سەگ بانگی دەکات بەڕێزانەوە نییە ئەوە پێشنیازی کرد لە علاقاتی پارێوتیبا لەنە هەموو تورکمانەکان دامی بەس مناقەحوەتی بکەین بەس مناقەت پێشی وەرە عەقڵی مدەبری پارتی عەلی ئەونی یەکێک لەوانە تەک پیرۆزت بی ڕێبازی بارزانی